من اكو محمد توفيق مسروکی بەشی بازرگانی نێودەوڵەتی لە زانکۆی هەڵەبجە سپاسدانەکەم. خۆی لە ڕاستیە کاتێک ئێمە باسی ئەوە ئەکەین ئەمانەوێت بیر لەوە بکەینەوە چۆن جوتیار ببوژێنێتەوە، چۆن جوتیار بیر لەوە بکاتەوە شمەک بەرهەم بێنێت. ئەم هەفتە بازاڕانە هەنگاوێکی گرنگە بۆ ئەوی ڕاستەخۆ جوتیارەکان بتوانن بەرهەمەکانیان بە خەڵک بفرۆشن. ئەمە پەیوەندێکی زۆر جوان دروستەکات لە نێوان جوتیار و بازاردا کە ئەمەش لە داهاتووە ئەبێتە هۆی ئەوەی کە جوتیار هەن بدرێ بەرهەمەکەی بە شێوازێکی جوان و سروشتیتر بەرهەم بێنێ بۆ ڕاستەخۆ خەڵک ئەبینێ ڕاستەخۆی فرۆشێ بە خەڵک. ئەمەش هاندەرێک ئەبێ بۆ ئەوەی کە بتوانێت بە شێوازێکی زۆر باش شمەکەکەی بەرهەم بێنێت. وە لە لایەکیەوە ئەمە هیچێکە لەو هەنگاوانەی کە بازاڕێکی باش ئەکاتەوە کۆمەڵێک خەڵک ئەخاتە سەر ئیش لە ئێستاە هەلی کار بۆ کۆمەڵێک گەنج ئەڕەخسێنێت و هەروەها ئەو خەڵکانەی کە یانوێ شمەک بکڕن ڕاستەخۆیان لە جوتیارەکان ئەیکڕن. ئەمە سیق و متمانەی خەڵک زیاتر ئەکات کە ئەمە لایەنێکی زۆر گرنگ ئەبێت بۆ ئەوەی کە خەڵک متمانەی دروست بێ بە جوتیارەکان بزانێت چیان لێ ئەکرێەوە بەرهەمی خۆماڵی زیاتر گرنگی پێ بدرێت. بەڕاستی ئەم بازاڕانە لایەنێکی گرنگی مارکتینیان هەیە بۆ ئەوەی کە بتوانێت بەرەمە خۆماڵەکان ڕاستەخۆ بگاتە دەستی خەڵک. وە لە لایەکی کەشەوە پێویست ئەکات گرنگی بەم هەفتە بازاڕانە بدرێت بۆ ئەوەی کە خەڵک لە ماوەی هەفتەیەکا چی پێویستە بێ لێرە بیکڕێت و بتوانرێت دەرفەتێک بێ بۆ ئەوەی هەندێک خەڵک بتوان ڕاستەخۆ شمەکەکان لە دەستی جوتیارەکان بکردن و بەکاری بهێنن کە ئەمەش دەرفەتێکی زۆر باشە بێ بۆ هەردوولا. من ناوم کاروان کەمال محەممەدە خەڵکی گوندی دەلێنم لە دایکبووی گوندی دەلێنم باخەوانم لە گوندەکەی خۆمان باخێکمان هەیە ئەم میواتە بەرهەمی خۆمانە بێدەرمانە بێنینە بازارەکان و لەم هەفتە بازارانە بە سعری ئەلوەکان ئەیان فرۆشین بە خەڵکی میوانە بەڕێزەکان. کێشۆ گرفتی ساقبوونەمان هەیە وەڵی کیلۆیە تریە بەڕاستی بە 750 دیناری تەبعێ ئەفرۆشین بێنرا بە خەڵک. بیبەر بە 750 دیناری فرۆشین، تەماتە بە 500 دیناری فرۆشین بە خەڵک. ئێمە خاتری خەڵکی ئەگرین خەڵکیش لە ڕاستیە ئەبێت چاوی لە خەڵکی فەلاعەوە بێت. ئێمە لە ڕاستیە زەرورەمە دینیستا لەم حاڵەکاتە چونکە حکومەت دەعمان ناکات لە هیچ شتێک و دەعمان ناکات. ئێستا ئەو شێوێت کارەبەکەمان بۆ بکات بە 24 سەعاتی لەسەر باخەکان خوا شایەتی حاڵە بگە باخان ناوشکەین بێ بەمسن هەفتانەیەکمان بۆ هەموو هەفتەیەک ئاوا هەفتە بازاڕمان بۆ بکەن مەمنونیان نەبین بەڕاستی. سەرەتا بەخێراتتانەکەم من ناوم لایەن جەمال محەممەدە کە دانیشتوی شاری هەڵەبجەم و یەکێکم لە فرۆشیارانی هەفتە بازاڕی هەڵەبجە کە پێم وایە ئەم هەفتە بازاڕە بەردەوام بێت هەفتانە ئیسفادەیەکی زۆری ئەبێت بۆ دانیشتوانی هەڵەبجە و ئەوانەی کە خاوەنکارن و خاوەن بەروبوومی کوردەوارین کە کڕین و فرۆشتنێکی ڕاستەوخۆ هەیە لە بینی کڕیار و فرۆشیارە ئیسفادەیەکی باشیە بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە بە تایبەت خاوەن دوکانەکان. ئێمە وەکو مەشتەل لە مامگەی بڕوا بەشداریمان کردووە لەم فستیڤالە هەفتانەیە کە چەناو جۆر گوڵمان ناوە گوڵی سروشتی ناو شوشە بە تایبەت لەگەڵ گوڵی ناو ماڵ و گوڵی دەرەوە کە خواستی خەڵکی زۆر لەسرە کە لێرەدا گوڵی جینسینگی لێیە جەهانمی لێیە کە کچی باڵیۆزی لێیە. ئەم گوڵە شوشانەش کە خۆمان دروستیەکەین و بەرهەمی مەشتەلەکەی خۆمانە دراسینای لێ و گوڵی مەفاتیشی لێ.